بانی خێڵان گوندێکی دەوڵەمەندە بە بەرهەمی برنجی کوردی، بەڵام بە وتەی جوتیارەکان بەهۆی وشکە ساڵی و دەست بە سەرداگرتنی ئاوی گوندەکان لەلایەن کارگەیەکەوە پێش هاتێکی مەترسیدار چاوەڕێی چارەنووسی جوتیارەکان دەکات. دوای ئەوەی کارگەی ئاوی بانی خێڵان نیوەی ئاوی کارێزی گوندەکەی بە گرێبەستێکی ڕەسمی بۆ خۆی واستەوە، بەڵام ماوەی زیاتر لە 4 ساڵە ئەو کارگەیە لە کارکردن ڕاوەستاوە و ئاوی تەرخانکراوی کۆمپانیاکەش بە شەو و ڕۆژ بە هەدەر دەڕوات. هەر لایەکی ئەمە تۆ ئەیبینی دوو ئەوەنەی هەر بۆ ئەوەیەچێ بۆ شەریکە بەناو شەریکەی ئەوسا ئێستا ئاها چەند چۆن دەبینی ئەمە هەرێکێ بەناو کەس نازانێ بۆ کوێچێ بڕۆ بنەوانەکەی سەر چەشمەکەی چەند هینی تیا ماتۆری تایە بۆ ئەو لا ئەڕوا و بۆ سەر و ئەڕوا و کەس نییە بپرسێ کاکە ئەمە ئاوی فەلاحە بۆ ئای لێکرێ و وەختێکیش مەرەزەکرێ شەڕە ئاوە و نایەن ئەسڵی مەسەلەکە بکۆڵنەوە ئاوەکان کۆکەنەوە بڕۆ فەلاح ئیسیفادەی لێ بکە. ئێمە وەکو گوندی بانی خێڵان 200 ماڵێک دەبین تقریبەن. ئێمە ئەم گوندە 5 ئینچ ئاومان ڕاکێشا بۆ 200 ماڵ کە ئاوەکەش کە بەکاری هێنی ئەگەڕێتەوە بۆ سەرچاوەکە، بەڵام بەداخەوە بەهۆی کارگەی ئاوی بانی خێڵان کە ئێستا کارگەکە لە کار کەوتووە، ئەگەر ئیشی بکردایمە ئەشکالاتمان نەبوو لەوەی هاوکاریان بین بۆ ئاوەکە بە شێوەیەکی یاسایی کاتی خۆی ئاویان بردووە، بەڵام ئێستا کار ناکە کە کار ناکە 20 ماڵێکی تا بەداخەوە 8 ئینچ ئاوی بردووە. موختاری گوندی بانی خێڵان داوا لەلایەنی ئیداری قەزای دەربەندیخان دەکات بەدەمیانەوە بێن و ڕێگری بکەن لەو کارەساتەی کە لە بەفیڕۆدانی ئاو لەلایەن کارگەداخراوەکە و بەشێک لە ماڵە زیادە ڕۆیەکانی نزیک ئەو کارگەیە بەڕێوە دەچێت. ئەم ئاوە ئەگەر بێت و مەحمەلی بانی خێڵان وەکو شەریکە نەیبات ئاوی ئەمە زۆرە ئیسەیش ئەتوانین هەموو دەشتی بانی خێڵانی پێ بکەینە مەرەزە، بەڵام ئەم ئاوەی ئێمە داگیر کراوە لەلایەن کۆمپانیای شۆنە لەلایەن حکومەتی شۆنە لەلایەن کۆمەڵی خەڵکۆ داگیر کراوە. ئەم ئاوە کراوە بە 4 بەشەوە 3 بەشی شەریکە ئەی با بێ ئەوە هیچ سوودێکی لێ ببینێ هەر ئەڕژێ بۆ عەرزا و بەڵام قبوڵیان نییە کە ئێمە لێران ئیسفادەی لێ بکەین و بیکەینە مەرەزە. بەڕێوبەری کوشت و کاڵی دەربەندیخان بەفیڕۆدانی ئاو لە کارگەی بانی خێڵان و ماڵەکانی نزیک ئەو کارگەیە بە شێوەیەکی بەردەوام بۆ پەیام پشت ڕاست دەکاتەوە و ڕای دەگەیەنێت بەهۆی ئەوەی تواناکانیان سنووردارە نەیانتوانیوە ئەو کێشەیە چارەسەر بکەن. زۆرێک لە ماڵەکان قوفڵیان نییە و بەردەوام ئاوەکانیان بە هەدەر دەڕوات. ئێستا تۆ بڕۆ 24 ساعتە سۆندەی ئاو لێ دەڕژێ لە کاتێکە کە جوتیارەکان پێویستیان بە ئاو هەیەوانە دەکرێت لە ڕێگەی حوزێکەوە لە ڕێگەی قوفڵی ئاوەوە ڕۆژانە چەند سەعاتێک ئاو بدرێ ئەو ماڵانە. لە 2013 هەوڵێکی باشە بوو، بەڵام قەیرانی دارایی و شەڕی داعش و ئەمانە هاتە پێشەوە لە ڕاستیە ئەو پرۆژە نەکرا. دووش ئەم شوێنەکە دروست کراوە گوند نییە لە ڕاستیە، ئەمە ئەو زیادە ڕێوانەیە کە کراوەتە سەر زەوی کارگەی بانی خێڵان بۆی حکوومەت بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کێشانە ئەکات. نزیکەی 80 جوتیار لە گوندی بانی خێڵان ساڵانە سەرقاڵی مەرەزەکردنن، بەڵام ئەگەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەدەمیانەوە نەچن و کێشەی کەم ئاویان بۆ چارەسەر نەکەن، چاوەڕێ دەکرێت بەرهەمی برنجی ئەم ساڵی جوتیارانی بانی خێڵان کەم بکات و زیانی زۆریان بەربکەوێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.